شخصە بووە پارەی لە مێردی خۆی دزیە لە بابی خۆی دزیتی لە ماڵی خۆی دزیتی توی پۆینتی تێکردیە کەس پارێ پێ نمایە پارەیان پێ نمایە پێشان کابرا دەهات بای دەفتەرێک 50 وەرەقە 2 دەفتەر 10 دەفتەر داخلی دەکرد ئێستا دێ بای $100 داخل دەکات $200 زۆر پارێ پێی نمایە کات و هەموو ڕۆژێ بای دەفتەرێک 2 دەفتەر بوەشێنی ئێ پارە نامینێ ئەو بەعریش بی وشک دەکات بەخوا هەر چینی هەژارەکەیە دەوڵەمەندەکە پارەی پێ نادا دەوڵەمەندەکە فکر دەکاتەوە ئەو پارەی بۆ پۆینتە دات لە خۆی بچیت سەفەرێک بکات جەوەچ پێ گۆڕی مێشتی مرتاکە نازام زۆر سەیرم بۆ خەڵکێتی پێشیان دەرەی تووڕۆژ دەبن یعنی گلەیش مالێ دەکەن خۆ ڕاستە کاسفێکەما لەسەر ئەوەیە بەس گوناعە ڕۆژێک دێ ئەو تیکتۆکەش کۆتایی پێ دێت شتە چکە دێتێت زەی دڵنیا بە لەوەی ڕۆژەکە کۆتایی دێ ئەو کۆتایی تقریبان کۆتاییەکەیتی شخصە بووە پارەی لە مێردی خۆی دزیە لە بابی خۆی دزیتی لە ماڵی خۆی دزیتی توی پۆینتی تێکردیە لۆخر لەبەر چ پێم گوناعە ئەو پارەی وەڵی بستێنی قماری پێ بکەی پیاوانەترە نەک لەو تیکتۆکەی قماری بکەیت جارێ ئەتو دەجادە دۆڕین لە قماری جارێک لۆ دێتەوە هەمووی تاوە قازازەکی باش دەکەیت بەڵام لە تیکتۆکی هەر لیڤلت بەسەر کەویت و بەڵکت بەتار دەدەیت